قناعتم برحمي خوها روجانا باري نانو ماسك ما دسكوي. السلام عليكم ماما جان. عليكم السلام ورحمة شوني؟ الله. لسه بخير يا خالة لسه كامل. شكي ليريا بخو ماما أمشكل. ليه سفلوشي؟ بالله روجانا لك هيك ويبوكي. بخوا لسعنو تقريبا لسعنو يم تابش مغرب. تابيش مغرب. اي بم نيورو قرمنية جواكي. بخوا زور قرمة با. اي بون منا تاتشني قناعتي بم إيشا هي. والله قناعتم برحمي خوها. قناعتم برحمي خوها روجانا باري نانو ماسك ما دسكوي. چی بۆ گەنجانە ئەڵێ کە هەندێکیان ناشکوری ئەکەن. ئێمە پێشێستا وتم لە سوورەت ئیبراهیم ئاەتی شەشەمە حەوتەمە باشی بیرم نایە. ئەڵێ بسم الله الرحمن الرحیم لئن شەکەرتم لەئەزیدەنەکم. بەڵام ئیسراف زۆر خراپە. خوای تەبارەک وتەعالە لە قورئانە فەرمووی زۆر باسی ئیسراف ئەکرد. کاکە خواردن ئەمنە خواردن چاکە بیخۆی مەیڕێژی. زۆر کەس هەیە نانەڕەقە نییە بخوا. تۆ کە خوا یاویا پێت ئەبێ شاکر بی. ئەبێ لەسەر نیعمەتی خوا شاکر بی. ئەبێ ئاگات لە مردن هەبێ. ئاگا لە مردن هەبێ. لە وەختی پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام لە کاتی ئەوان کاکە نانەڕەقە نەبوو بیخۆن. نانی گەنم نانی جوان نەبوو. هەر خورما نەخوارد هیچ نەبوو بیخۆن. ئێستا خواردن زۆرە شکر بۆ خوا. بۆ 95% خواردن زۆرە. 5% لەوانە فەقیر بێ وەکو من. ئەنا خواردن زۆرە الحەمدوللیلا بەڵام با شکردار بن. با لە ڕەحمی خوا لەبن ڕەحمی خوا دەرمەچن شاکر بن شکری خوا بکەن. هەرەون ئیتر چەند سەرخێزانن؟ بەخوا من خێز کچم هەیە زۆر بەڵام مێردیان کردووە. بەڵام ئێستا هەر من و خێزانم بەتەنگە. خانووی خۆتە؟ نەوەڵڵا خانووی کرێچیت؟ ئەرێ بەخۆ. ئەی بە بژێوی ئەم بە فرۆشتنی کلێنز کرێخانوو دەرەکرێتەوە؟ بەخوا مامە موسڵمان زۆرە. موسڵمان ئەهلی خوا زۆرە. کابرا کلێنسێ هەڵەگرێ ئەمە بە 500 زۆر جار هەیە 1000 مەتێ یەک دانە هەڵەگرێت یان ئەسڵان هەڵ ناگرێ. هەرەوە ژیان چی فێر کردی؟ ئامۆژگاری و چێ بۆ گەنجان؟ وەڵای بۆ گەنجان هەرەوەندا لێ مامە شکری خوا بکەن. ئینشەڵڵا لەشێر ساغ بێ بەڵام ئیسفادە لە گەنجاتی خوا بکەن. عاقل بن. ئەم نیعمەتە خوا داوێ پێمان بە شاکر بین بەڵام خوا لە بیر مەکەین. ئێمە خوا لە بیر مەکەین. ئەم نیعمەتە خوا ئەدا پێمان لە بیر نەکەین. خەڵکی شوێی؟ بە ئەسڵ خەڵکی کەرکووکم بەڵام لێرە ژین. دەمێکە لە سلێمانیە ژیت؟ بەڵێ ئەی بیست بیرە لەوە نەکردوەوە بچیتەوە کەرکووک زێدی خۆ و مامەڵاویش هەر کرێکی بوو. یەکوەتە مەندریەش بی ڕۆژی چەندێ دەسەکەی بەم ئیشەتەوە؟ وەڵی ئەوە ئایدی خوایە خێرخواز هەیە کلێنس هەڵەگرێ 1000 مەتێ یان هەڵ ناگرێ 7000 بۆ 10000 تۆزێ زیاتر ئەوە